ئەگەر تا ئێستا لە خەوتدا هێلکەت لەدەست شکاوە ئەوە پێویست دەکا ئەم ڤیدۆیە ببینی چونکە گۆڕانکاریەک لە ژیانتدا ڕوو دەدات. ئەگەر خەوت بەهێلکەوە بینیوە بزانە مزگێنیەک یاخود ئاگادارکردنەوەیەکی بۆ تۆ تێدایە. ئایا خەوبینین بەهێلکەوە نیشانەی دەوڵەمەندیە یاخود هێمای کێشە و گرفتە؟ دەی ئەگەر بە هەر جۆرێک هێلکەت لە خەودا بینیوە یاخود هەر ڕەنگێکی هێلکەت لە خەودا بینیوە ئەم ڤیدۆیە بۆ تۆیە، زانیاری گرنگ و نەبیستراوی تێدایە. بۆ جارێکیش بێت سەیری ئەم ڤیدۆیە بکە و دڵنیا بە خەوبینین بەهێلکەوە هێمای گۆڕانکاریە لە ژیاندا. دەی تا کۆتایی ڤیدۆکە سەیری ئەم ڤیدۆیە بکە، دڵنیا بە زانیاری گرنگ و بەسود دەبیستیت. بەڵام پێش ئەوەی کە دەست پێ بکەین، ئەگەر تا ئێستا سەبسکرایبی یوتیوبەکەمانت نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە و هەروەها لایک و کۆمنتیش لەبیر مەکە بۆ ئەوەی لە بینینی ڤیدۆکانی دیکەشمان بێبەش نەبی، چونکە ئێمە ڕۆژانە ڤیدۆی بەسود بۆ تێدەنێرین. بەڵام ئەو زانیاریەش لە مەشکتدا خەزن کە با هەمیشە لەبیرت بێ لە یادت بێ زۆر جار خەوبینین خەیاڵاتی مێشکە و پەیوەستە بە باری دەرونی ئەو کەسە و هەروەها ژیانی ئەو کەسە. بۆیە بە هەر شێوازێک خەوت بینی هەرگیز مەترسە و قەلەق مەبە و هەرگیز نەڕوخەی، چونکە هەرخوا دەزانێ خێر لە چدایە. بە شێوازێکی گشتی خەوبینین بەهێلکەوە هێمای دەستکەوتێکە لە ژیاندا و هەروەها هێمای ڕزق و ڕۆزیە و هەروەها هێمای سەرەتایی ژیانێکی نوێیە، چونکە هێلکە ئەسڵ و بنچینەی ژیانە. زۆر جاریش خەوبینین بەهێلکەوە هێمای دەستکەوتنی ماڵ و سامانە و هێمای پەیدابوونی منداڵە یاخود هێمای زەواجە. بەڵام هەڵبەت بەپەی جۆری کەسەکە و بەپەی جۆری بینینی خەوەکە ماناکەی دەگۆڕە کە ئێستا باسی خەوبینین بەهێلکەوە دەکەین بە هەموو جۆرەکانیەوە. ئەگەر کەسێک لە خەویدا هێلکەی کوڵاو ببینێت یاخود هێلکەی کوڵاو بخوات، خەوێکی زۆر باشە و هێمای دەستکەوتنی ماڵێکی ئاسانە لە ژیانی ئەو کەسەدا و هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیە لە دوای ماندوو بوون و زۆر جاریش ئەو خەوە هێمای بەدیهاتنی هیوا و ئاواتەکانی ئەو کەسەیە، بەڵام پێویستی بە سەبر و ئارامگرتن هەیە. ئەگەر کەسێک لە خەویدا هێلکەی سوورکراوە ببینێ یاخود هێلکەی سوورکراوە بخوات، هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی خێرایە یاخود هێمای چاکبوونی ژیانی ئەو کەسەیە، واتە ژیانی بەرەو باشتر دەڕوات بە ئیزنی خوای پەروەردگار. کۆکردنەوەی هێلکە لە خەودا. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی هێلکە کۆ دەکاتەوە، ئای ئەوە کە خەوێکی زۆر باش و مژدەیەکی زۆر خۆشە بۆ ئەو کەسە. ئەو خەوە هێمای دەستکەوتنی ماڵ و سامانە بۆ ئەو کەسە، هەندێک جاریش هێمای پەیدابوونی منداڵە، هەندێک جاریش هێمای هاتنەدی ئاواتە و هێمای سەرەتای ژیانێکی خێرە بە ئیزنی خوای گەورە بۆ ئەو کەسە. خواردنی هێلکە لە خەودا. ئەگەر کەسێک وای زانی هێلکە دەخوا بەڵام ئەو هێلکەیە کاڵەکە دەیخوا نەبرژاوە و نەکوڵیوە، هێلکەی کاڵ بخوا لە خەودا، ئەو خەوە هێمای خەم و خەفەت و گیر و گرفتی ژیانە بۆ زۆر کەس. بەڵام ئەگەر هێلکەکە سوورکراوە بێت بیخوا لە خەودا، هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیە و هەروەها هێمای سەرکەوتنە لە کاروبارەکانیدا، هەندێک جاریش هێمای زەواجە. شکانی هێلکە لە خەودا. ئەگەر کەسێک وای زانی لە خەویدا هێلکەی لە دەستشکا یاخود هێلکەی شکاوی بینی لە خەودا، ئەو خەوەش هێمای چوار شتە. یەکەم هێمای زەرەر و زیانێکە کە ئەو کەسە لە شتێکدا لەوانەیە لێ بکەوێت. دووەم هێمای لە دەستدانی فرسەتێکە لە ژیانی ئەو کەسەدا. سێمیان هێمای ئاشکرابوونی نهێنیەکە لە ژیانی ئەو کەسەدا. چوارەمیشیان بۆ هەندێک کەس هەندێک جار هێمای هەبوونی قەلەقیە لە هەندێک شتدا لە ژیانی ئەو کەسەدا کە قەلەقی هەیە. ئەوەی کە گرینگە زیاتر لەو خەوەدا، واتە لە بینینی ئەو خەوە کە هێلکەی شکاو ببینی لە خەودا یاخود هێلکەت لە دەست بشکێت، لە کاتێکدا کە خەوەکە دەبینی ئەگەر هەست بە خەمباری کرد، ئەوە هێمای خەم و خەفەت و خەسارەیەکە لە ژیانی ئەو کەسەدا. بەڵام ئەگەر هەست بە خۆشحاڵی بکە، ئەوە هێمای ڕزگاربوونە لە شتێکدا کە گیرۆدەی بووە بە ئیزنی خوای گەورە ڕزگاری دەبێت لەو شتە و لەو ناڕەحەتیە و لەو خەم و خەفەتەی کە تێدایە. و ئەگەر کەسێک هێلکەی لە دەست بەر بۆ وەشکا بەڵام ناوەڕۆکی هێلکەکە سەلامەت بوو، واتە هێلکەکە هیچ شتێک نەچووە خەسار نەبوو، ناوەڕۆکەکەی سەلامەت بوو، ئەوە زۆر باشە و هێمای ئەوەیە کە تۆ لە کارێکدا پێت وایە زەرەر و زیانە، بەڵام بە ئیزنی خوای گەورە ئەو کارە خێرە بۆت. هەڵبەت ئەگەر هێلکەت لە دەست بەر بووە بەڵام هێلکەکە نەشکێت،
ئەوە هەر زۆر باشە و هێمای سەرکەوتنە لە کاروبارەکانی ژیاندا بە ئیزنی خوای پەروەردگار. دەرهاتنی هێلکە لە خەودا ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی ئەو هێلکانە دەبنە جوچکە و جوژەڵە و دەردێن، ئەوە مژدەت لێ بێت هێمای سەرگرتنی کارەکەتە ئەو کارەی کە بەتەمای و ئەو هیوایەت و ئاواتەی کە هەتە بە ئیزنی خوای گەورە دێتە دی و ئەوەی کە بەتەمای بە ئیزنی خوای گەورە بۆ دێتە دی و هەروەها سەردەگرێت. واتە خەوێکی زۆر باشە ئەگەر کەسێک لە خەویدا بینی هێلکەکانی دەبنە جوژەڵە و دەردێن و دەبن بە جوچکە، هێمای سەرکەوتنە لە کاروبارەکانی ژیانیدا و هێمای بە ئاوات گەیشتنە بە ئیزنی خوای پەروەردگار. ڕەنگەکانی هێلکە لە خەودا ئەگەر کەسێک ڕەنگە جیاوازەکانی هێلکە لە خەودا ببینێ، ئایا ئەو خەوە مانای چییە و هەروەها هێمای چییە؟ بینینی هێلکەی سپی لە خەودا هێمای نیەتپاکی و دڵپاکی ئەو کەسەیە و زۆر جاریش هێمای بەدەست هێنانی ڕزق و ڕۆزیە و هەندێک جاریش هێمای زەواجێکی سەرکەوتووە بە ئیزنی خوای گەورە، زۆر جاریش هێمای سەرەتای ژیانێکی پڕخێرە بۆ ئەو کەسە. بینینی هێلکەی قاوەیی لە خەودا هێمای بەدەست هێنانی ڕزق و ڕۆزیەکە لە دوای ماندووبوون و هەوڵدان، هەندێک جاریش هێمای کارێکە کە پێویستی بە سەبر و ئارام هەیە و هەروەها هەندێک جاریش هێمای بەدەست هێنانی کارێکی باش و شتێکی باشە لە ژیانی ئەو کەسەدا بە ئیزنی خوای گەورە. بینینی هێلکەی زەرد لە خەودا هێمای نەخۆشیەکی ئاسانە، هەندێک جار هێمای ماندووبوونە لە ژیاندا ئەگەر زەردیەکەشی زۆر تۆخ و درەوشاوە و باش بێت، هێمای دەستکەوتنی ماڵ و سامانە و شتێکی باشە. بینینی هێلکەی ڕەش لە خەودا ئای بەداخەوە کە هێمای چوار شتە بەڵام نائومێد مەبە و پشت بە خوای گەورە ببەستە ئیشەڵە زیانی بۆت نابێت. بینینی هێلکەی ڕەش لە خەودا هێمای خەم و خەفەت و هێمای گیر و گرفتی ژیانە، هەندێک جار هێمای قەلەقیە لە ژیانی ئەو کەسەدا، هەندێک جاریش هێمای ئەوەیە ئەو کەسە چاوی حەسادەتی لەسرە لەلایەن خەڵکەوە و لەلایەن بەرامبەرەکانیەوە، هەندێک جاریش بینینی هێلکەی ڕەش لە خەودا هێمای کێشە و گرفت و مەشاکیلی شاراوەیە لە ژیانی ئەو کەسەدا، بە ئیزنی خوای گەورە هەموو لایەکتانی لێ بەدوور دەبن. بینینی هێلکەی سەوز لە خەودا هێمای سەرەتای ژیانێکی پڕخێرە و هەندێک جار هێمای بەدەستهێنانی ڕزق و ڕۆزیە، هەندێک جاریش هێمای بیستنی هەواڵێکی خۆشە بە ئیزنی خوای گەورە. بینینی هێلکەی ملەوەن لە خەودا هێمای دڵخۆشی و پەیدابوونی مناسەباتێکی دڵخۆشکارە لە ژیانی ئەو کەسەدا و هێمای پەیدابوونی فرسەتێکی خێر و باشە لە ژیانی ئەو کەسەدا بە ئیزنی خوای پەروەردگار. خوای پەروەردگار هەموو لایەک بپارێزێ لە هەر خەوێک لە هەر کارێک کە مانایەکی خراپی هەبێت، هەر کاتێک خەوێکتان بینی بە هیچ شێوازێک نائومێد مەبن، پشت بە خوای پەروەردگار ببەستن، ئەگەر خەوەکە ناخۆش بوو پەنا بە خوای گەورە ببەستن و زیکرەکان بخوێنن، ئەگەر خەوەکەش خۆش بوو حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکەن. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو بینێرە بۆ هاوڵێکانت و هەر پێشنیار و تێبینیەکیشت هەبوو بۆم لە کۆمنت بنووسە، بە ئیزنی خوای پەروەردگار وەڵامە دەدەینەوە. بۆ ڤیدۆی داهاتوش پێشنیاری هەر شتێکت هەبوو کە باسی بکەین بۆم لە کۆمنت بنووسە، بە ئیزنی خوای پەروەردگار لەبەرچاوی دەگرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو.